زۆر قسە هەیە لەسەر ئاوەدانکردنەوەی شنگال و شوێنەکانی تریش هەموو عێراق، بەڵام ئەوەی کە من دەبینم قسەیە. ئێستا لە ئەمریکا لە ئەوروپا لە UN باسیەوە دەکەن چەند بلیۆن دۆلاریان کۆ کردووە بۆ ئاوادانکردنەوەی ئەو شوێنانە، بەڵام لە پراکتیک نابینین، لەسەر ئەرز نابینین، هەر قسەیە. بۆیە ئێستا باسیەوەم کرد کە باشە زۆر سپاسان دەکەین کە دەڵێن چەند بلیۆن دۆلارتان کۆ کرد، بەڵام لە کی دەرەیە ئەو پارەیە؟ ئەمن ناب کێشەی پێکەکە یەکێک لەو کێشانەیە لە شنگال، کێشەی تریش ڕاستە. پێکەکە کێشەیە لە وێ دەرەی مشکلە بۆ هەمومانە، پارە نەهاتووە و شنگالیش بەڕاستی وێران بووە. ئێستا چه هەیە لە شنگال؟ نە کەهرەب هەیە، نە ئاو هەیە، نە خانوو هەیە، نە مەدرسە هەیە. یعنی دەبێ ئەو شتانە ئاوەدان بکەین دوایە بتوانین بڵێن کە خەڵکی شنگال دەتوانێت بگەڕێتەوە شوێنی خۆی.